تا باس هەموو شتێک ئامادەیە؟ هەموو شتێک ئامادەیە و تەوەرەکەی ئەمڕۆژمانە سەر گەنج و ململانی نێوانەوەکانە. ئۆکێ مادەم تەوەرەکە لەسەر ئەوەیە هیچ کات ململانێت بۆ دروست بووە لە بینی تۆ و لەگەڵ کەسێکی نزیکت؟ ئاخر وەکو شێرکەسی وەکو باوکت وەکو مامەت خاڵت بەگشتی ململانەکە من و تۆ هەموو کەسێ تو شێوێ بەڵام گرنگ دووشتە یەکەمیان ڕێز و یەکتر قبولکردن لە دەستنەی دومیشیان تێگەشتن هەبێ وای ئەوە بزانام میوانەکانیشمان لە ڕێن با چاوەڕێیان بکەین تۆزێکی بەگەن دەست پێکەین. میوانên vê carê yên bernama gencan e. Zanist zana. Sala 1986 li bajarê Slêmanî ji dayîk bûye. Helgirê birwanema Bakaloryosa lê Komelnasî. Rawêşkarê derûnî komelayetî ye. Pawan İsmaîl. Sala 1999 li bajarê Slêmanî ji dayîk bûye û qutabiyê Zanko ye. Perêz Sabir. Sala 1986 li bajarê Slêmanî ji dayîk bûye. Helgirê birwanema diplôme li ragihandin. Rojnamenivîs û çalakvanê medenî ye. Berhem Xalid. Sala 1982 li bajarê Slêmanî ji dayîk bûye. Helgirê birwanema mastere li ragihandin. Mamostê Zanko ye. زۆر بەخێر بن هەموو لایەکتان خۆشحاڵین کامڕۆ لە سلێمانی لەگەڵ ئێوەین بۆەوەی کە گفتوگۆ بکەین لەسەر بابەتی ململانی نێواننەوەکان. کاک زانست یەکسەر ئەچینە ناو بابەتەکەوە و یەکەم پرسیار ئاڕاستی جەنابەتی یەکەم لەبەرەوەی کە تۆ کۆمەڵناسی چۆن نەتوانین نەوەکان لە یەکتر جیا بکەینەوە. سلااو لە بەڕێستان سلااو لەو خۆشەویستانی ئێمە میوانی ئەوانین ئێمە کردو بە میوان و شۆچەری ماڵەکانیان. سوپاس بۆ بەرنامەی گەنجانە کە ئێم پێمەوە بوو پیر بووین ئێمەی گەنج کردەوە. لە ڕاستیە ململانینەوەکان یان جیاوازینەوەکان ڕەنگە زیاتر لە پۆڵێنکردنێکمان هەبێ و زیاتر لە چەندین پۆڵێنکردنمان هەبێ لەسەر ئاسی تەمەن لەسەر ئاسی بیرکردنەوە لەسەر ئاستی هەموو ئەمانەی تر. گرنگە بزانین کە لە نێوان نەوەکانە لە نێوان مرۆڤەکانە لە نێوان مرۆڤێک لە ئێستاە بۆ ساڵێکی تر بۆ 2 ساڵی تر بۆ 5 دقەی تر بیرڕاکانی ماگۆڕێ چۆن سیرکە من و باوکم لە 2 زەمەنی جیاواز و 2 مێژوو جیاواز دایک بووین. ئەو 2 مێژووە و ئەو 2 ژیانی کە من و ئەوی تیاژیاین واکە من و باوکم 2 تێڕوانی جیاوازمان بۆ ژیان هەبێ 2 دنیابینی جیاوازمان هەبێ بۆ ژیان لەبەرەوە ئەو جیاوازانە لە چیا بینیتەوە؟ ئەو لە دنیابینەکانمانە لە ئەو ئەزمونانی مرۆڤ ئەزمونەکانی ڕابردووی کارەکاتە سەر بڕیارەکانی داهاتووی. ئەو ئەزمونانی ڕابردووی ئێمە بەشێ لە کارکتەری ئێمە بەشێ لە شخصیاتی ئێمە بەشێ لە بنیاتی ئێمە بەشێ لە ئایندەبینەکانی ئێمە. لەبەر ئەوەیە دنیابینی کەسێکی 10 ساڵ پێشستا لەگەڵ کەسێکی ئێستا فەرقی هەیە. ئەو بە کۆمەڵی ئەزموناتی پەڕێ و ئەزمونانە بۆ ئەو واکە لەسەر بڕیارەکانی ئێستای بڕیارەکانی داهاتووی شوێن پێ و پەنجەمۆر بەجێ بێڵێ. لەبەر ئەوە جیاوازی لەدایک بوون جیاوازی تەمەن جیاوازی ژینگەی جوگرافیش چونکە هەموو ئەمانە کارەکاتە سەرەوەی کە من چۆن بڕیارم کە من چۆن ئەژیم کە من چۆن دنیابینی منە. ئەگەر دوانەیەک بین لە یەک دایک و باوک ئەمە زۆر گرنگە بە یەک ڕۆژە دایک بوون لە یەک هێلکەش پیتاون باشە ئەم 2 مرۆڤە ئەگەر بایۆلۆجی سەیرەکەی نەبێت دووچیان لە کۆتا یەک جۆر بیرکەنەوە بەڵام ئەم دوانە ئەگەر ببینە شارێک ئەیکان بینە بەسەیکان بینە هەولێر ئەوەی هەولێریەکە وەکو هەولێریەکان بیرەکاتەوە دنیابینی هەولێریەکانی ئەوەی بەسڕێکەش دنیابینی بەسڕێکانی با ئەم دوانە لە یەک هێلکەش پیتێن نابن کەواتە دنیابینی ئێمە و سیراعی نەوەکان تەنها لەسەر ئەوە نییە کە لەسەر تەمەند ئێمە گرنگە بێڵین لەسەر جوگرافیایە لەسەر ئەو زولفانەی بەسەری هاتووە لەسەر ئەو شێوازی پەروەردەکردن و پێگانی کۆمەڵاتی کە لە خێزانە چۆن مامەڵی لەگەڵاکراوە چۆن بەرخوردی لەگەڵاکراوە. باشە مامۆستا بەرهەم ڕووی دومەکەمەتەوە بۆچی کاتێک ئەم دوونەوانە لە دوونەوەی جیاوازن وەک لە مامۆستا زانست باسی کرد بۆ ئەبێ ئیلا و بیلا بچنە ناو ململانەیەکەوە نازانم تۆ حکومت لە شۆ هێناوە وەکو ململانێ ئەکرێت جیاوازی هەبێ شێ اختلاف هەبێ لە نێوان دوونەوەیە وەک مامۆستاوتی ئەم 10 ساڵ لەمە پێش لە دایک بۆیەکەی کە ئێستا لە دایکە بێ کەسێ هەفتاکان لە دایک بۆ کەس شاکان بۆچی جۆرە جیاوازی هێوازی بیرکردنەوە تاتوانین بڵێن ئەو جۆرە جیاوازی دروستە بێ بەتەکید جیاوازی دروستە بێ بەچی بۆگۆی مامۆستا ماژی پێ فعلەن ژینگە دەوری هەیە ئەو کۆمەلگای تیاژی دەوری هەیە ئەو میدیایی لە کۆمەلگایە کارەکە دەوری هەیە ئەو پەروەردەی لە کۆمەلگای هەیە دەوری هەیە
ئەکیید ئەو پەروەردەی ئێستا هەیە ئەو خوێندنەی ئێستا هەیە خوێندنە نیە لە هەفتاکان هەبوو لە هەشتا بوو جا باشە یا خراپە کامیان باشەوە بابەتی کە یەکلێ باسی لەسەر بکەیت بۆیە جۆرێ لە ململانێ یاخو جۆرە لە جیاوازی دروستە بێت لە نێوانم دوو جیلەیە لە نێوانم دوو چینەیە باوکێک لەگەڵ کوڕەکەی باوکێک کوڕێک لەگەڵ باپیری و لەگەڵ باوکی جۆرە لە جیاوازی هەیە جیاوازی ئەو ژنگەی کە تایژی ئەم شتێکی بەر شتێکی کاکێ جۆرە خواردنی کاخوا گوێ لە هەندێک معلومات و زانیاری دیکابێ نەوەیە کە پەروەرداکرێت سیستەمێکی یا خوێنێ گوێ لە میدیایەکی کابێ بابەت گەلێکی دیکەیەتە بەرچاو بۆیە بە دڵنیایی جیاوازی دروستە بێ جا ئەوەی کە تۆ پرسی بێتەوەی کە ئایا جیاوازیەکە بۆ بێتە ململانێ ئەبێتە ململانێ بەڵام ململانێش هەڵبەت ئاستی هەیە ڕەنگە لە ئاستێکی نزمان ململانەیە دروستکە ئەم جلە لەبەر ناکەم باوشی پێی ڕەنگە پێی وا بێم جلە خراپە بەبەریکە جوان نییە لەگەڵ بیرکردن ناگونجێ ئەم گۆرانیە تۆژوی لێگری گۆرانیەکی باش نییە توزانم باوکەکە حەزی لەمەیە بۆ لەبەرەوەی نەوەی یاخودنەوەی ژنگەکەی خۆیەتی نەوەی تەبەنەکەی خۆیەتی نەوەی ئەو مێژوەیەکە خۆی تیا لەدایک بۆ تیا گەورەوە بە ژنگەکەی دەوروبەریەوە بە هەموو فاکتەرەکانەوە بۆیە زۆر لە جیاوازی دروستە بێ حاڵەتێکی ئاساییە من بە ئەوە نێ بڵێ حاڵەتێکە وەکو دیاردەیەکی سلبی ناو کۆمەلگا سەیریکی زۆر نۆرمەڵە لە هەموو کۆمەلگایەکی دیکەش هەیە. باشە پاوان خان تۆ وەکو گەنجێکە ئێستا لە ناو زانکۆشایی هیچ کات تووشی ئەو ململایەنێ بووی لەگەڵ جیلێکی گەورەتر لە خۆت؟ بەڵێ بەتەکیید ئەو شتانە هەڕوو ئەیاد یاخۆ بڵێم بۆ سیراعی لە بینی کەنیان دوو جیلای هەڕوو ئەیاد وەکو شتێکێک کە ئەڵێ هەر نەوەیەک ڕۆڵەی زەمەنی خۆیەتی واتە ئێمە لە بارودۆخێکە هاتوونەتە بوون یاخود باوکمان یا بوون ئەو کەسانی کە لێمە گەورەترن لە بارودۆخێکە هاتوونەتە بوون کە ئەو ژینگەیەک مامۆستا و ئەم باسی کرد لەو جینگەیە ئێمە نەهاتوونەتە بوون ئێمە لە کاتێکە هاتوونەتە بوو نمونە ئێمە دوای سەردەمی ڕاپەڕین بووین دوای کۆمەڵێک بۆ نمونە مەشاکیلی بۆنە بەعسی و ئەو شتانە هاتوونەتە بوون بەڵام لەگەڵ ئەمەشا ئێمە زۆر کات لەواچە ڕوبەڕووی ئەوە ببینەوە کاڵن ئێوە هاتوونەتە سەر حازری یعنی هەموو شتەکان کراوان جێوە هاتون بەڵام ئێمەش بەشی خۆی بڵێن باجی هەنێک قورسیمان زیاتر ئەو ململانەیە چیەکە لەگەڵ گەورەترەکان توشتە بێ؟ بەڵێ لەوە ئەچێت ئێمە جۆرێک بیرکردنەوەمان هەبێت لە وەکو تەمەنی خۆمان یاخۆ کۆتم دوای ئەوەی کە ڕاپەڕین بووە شێوازێک لە بیرکردنەوەمان هەیە شێوازێکی جیاوازتر لە ئەوان بۆ نمونە ئایا لە ڕووی کولتوریەوە بە حکمی ئەوەی کە ئێستا تەکنۆلۆژیا زۆر هاتۆتە ناومانەوە و هەروەها کاریگەری و وڵاتانی دەرەوەمان زیاتر لەسەرا ئەتوانم بڵێم ئێمە زووتر قبوڵی ئەو گۆڕانکاریانەمان کردووەکو لە کەسانی گەورەتر لە خۆمان بۆیە ئەو سیراعە لەو بینەیە ڕوئەیات کە ئەوان ئەم شتیان پێ قبول نییە کە تازێ و لە ئێمە ئەیبینن لاچی ئەوان زۆر تەسیری نەبێت کە وڵاتانی دەرەوە چۆن بەڵام لە ڕنگدانەوەی ئێمە ئەیبینن ئەو مشکلە و کاتە پەرسخان ئەم ململانەیەکی ڕووکەشە یاخود هەزریە؟ بەڵێ بێگومان زۆر باسمان لەو ململانیانە کرد ململانەکان ئەگەر بینە سەر ململانێ جۆری هەیە بەڵام هەر لە سەر قسەکانەوە خاتونەوە من بۆ یەچم لەبەرەوەی ئێستا دنیای سۆشیال میدیایە و دنیای تەکنۆلۆژیایە ڕەنگە جۆرە بابڵی مامەڵەکان جیاواز بوون بۆ مەسەلەن ئێستا ئەم گەنجانەی ئێستا لەسەر بەردەوام لەسەر سۆشیال میدیان ئەم سۆشیال میدیاوان لێ کردووە کە مەسەن هەر کەم تا زۆر ئەو نش بیر لە پێشووتر و جیلەکانی خۆیان نەکەنەوە مەسەلەن ڕەنگە بیر بۆ چوونی دایک باوکپور ئەو کەسانی کە تەمەنیان سەروی ئەوانەوەیە زۆر جیاوازتر بێ ئەمان کە ئێستا مامەڵە لەگەڵ ئامێریکا ئەکەن بەردەوام لە هەموو بابەتەکان ئەخوێنەوە بەردەوام لە چاویان مەسەلەن لەسەر هەموو شتەکانە بەوێنە بێت بەنووسین بێت ڕەنگە بیرکردنەوەیان جیاوازە و من پێم وایە ئەم جیلە بۆ ئەوەی کە ئاشتیکەینەوە لەگەڵ جیلەکەی ترا پێویستی بە هۆشیاری زۆر هەیە ئەو هۆشیاریەش بەداخۆ من ئەیگەڕێنمەوە بۆ پەروەردە بۆ ئەگەر ئێمە لە هەموو دنیاە ئەگەر بابەتێک ئامێرێک هاتە ناو کۆمەلگاوە بەکارهێنرا پێویستە لە پەروەردەوە قسەی لەسەر بکرێ پێویستە لەوە کە پەروەردە مامەڵەی لەگەڵا بکا بۆی کە چۆن ئەو جیلە خزمەت پێ بکە کە چۆن مامەڵەی لەگەڵ بکە بەداخەوە لە ئێستا ئێمە من کوچالەکەوانە گەگەر وەکو ڕۆژنامە نووسێ قسە لەسەر ئەم بوارە بکەم ئێستا ئەوەی کێشە لە ناو خوێندنگاکانە هەیە بەوەی کە نازانم بە شێوەیەکی گونجان مامەڵە لەگەڵ کەسانی تەمەنی سەروتر خۆیانە بکەن ئەمەش کێشەی لێ ئەکەوێتەوە بەداخەوە باشە پەرستان ئەو مەسلەیەکی پەروەردەیە ئایا ئەگەڕێتەوە بۆ ململانە؟
بێگومان هەندێک کات ئەگەڕێتەوە بۆ لەبەرەوەی کە ئەم لەگەڵ سوۆسیال میدیا مامەڵەکە دایکی با بڵێن جیلی سوۆسیال میدیا نەبووە ئەنی زۆر گرنگە تۆ ئەم دوانە لەگەڵ یەکا بگونجێنی ئەبێ هەر لە خێزانەکەشۆ ئێمە قسە و گفتوگۆی لەسەر بکەین چۆن ئەو دایک و باوکانە مامەڵە لەگەڵ ئەو جیلە ئەباشە جیلی نێتە دەستخۆش مامۆستا زانست باسی سوۆسیال میدیا و تەکنۆلۆژیای کرد کە ئێستا زۆر بەکاردێ ئەتوانین بڵێن کە تەکنۆلۆژیا بۆتە هۆی ئەوەی نەوەیەکی زۆر جیاوازتر لە نەوەکان تر دروست بێت و ئەوە بۆتە هۆی ململانێ لە ڕاستیە ململانی نەوەکان سرعی ئەجیال لە ڕێکم لە دایکبوونی مرۆڤۆ تا ئەمڕۆ هەبوو بەڵام ئەو فەجووە ئەو فراغە گەوری کە لە ئێستا هەیە لە ڕابردووان نەبووە بۆ زانەکان ئێستا ئەڵێن لە هەر نۆمانگێکە زانست خۆی دووبارە ئاکاتەوە یعنی ئەو زانستی کە نۆمانگ پێ ئێستا بوو ئێستا ئەو زانستی ڕێک دووقات بۆتەوە ڕەنگە بۆ ساڵی 90ەکان بە 50 ساڵ جارێک زانست دووبارە بوو بێتەوە بۆ 100 ساڵ جارێک توزانم پێشتر لەوانەیە لە چاقەکانی پێشمێشوە بە هەزاران ساڵ وانە کەواتە شتێک هاتووە کە بێت تەکنۆلۆژیا ئەم تەکنۆلۆژیا هەموو شتێکی خێرا کردووە ئەم خێرابوونە بۆشایەکی گەورەتی دروست کرد لە نێوان دوو جیلە جیلی ڕابردووتر لەگەڵ جیلی ئێستاتر ئەنجا بیرمان نەچێ ئەم جیلان ڕەنگە ئیدوێنە لەگەڵ ئەمڕۆ فەرقی هەبێ چۆن فەیلسوفانی یۆنانڵێن ئینسان ناتوانێت یەکجار لێک ئاوە پەڕێتەوە چونکە ئاو دایمە لە گۆڕانکاریایە لەبەر ئەوە مرۆڤیش ناتوانێت بڵێ وەڵام من ئەم جیلەی ترمە نقطەیەکم بۆ دانا ئەوەی گرنگە ئەو گاپە زۆرە ئەو فراغە زۆر ئەو بۆشایە زۆری لە بینی جیلەکانە دروست بوو هۆی تەکنۆلۆژیاوە لەم ساڵانی دواییە لەم بەداوەتی لە دوای حربی عالەمی دووەم بە ڕێژەیەکی زیاتر و دەداهێنا ئینتەرنێت لە شەستەکانە کە زۆر پەریسەن بۆشایەکان گەورەتر بوون بۆشایەکان گەورەتر بوون ناکۆکەکان گەورەتر بوون یعنی ئەگەر جاران دنیابینی باوک و کوڕێک تەنها لە 50 ساڵە لە ڕەوانە زۆر بچوو بوو بێت تەنها ئەوە بووە بۆ نمونە خەنجەرێک ئامێری خەنجەرەکە لە شەڕکردنا تۆزە کورتتر بۆتەوە درێژتر بۆتەوە یان لە بەرنەوە بۆ تەکلاشی ئێستا لە ئەلکتۆریانات لە شتی حساس هەیە لە شتی ئەوە نایە کە ئێمە دەرکی پێ ناکەین اینجا خەلەکە لە چی دروستە بێ ئەمە گرنگە دەستکەنە سەر نقطەیە زۆر جار ئەمن ڕەنگە شمولی خۆشم کە ئاگامان لێبێ ینی ئەمە ڕێزانە پێمەوانێ بتەنها ئێمە جیلی تازەین و ئەوەی ئێمە بجلی کوانە یعنی ئەکرێت لە هەلێک خۆمان لە خۆمان و لە خۆمان بچووکترە دەکەین ها جیازی بیرکردنێکمانەیە پێم وایە ئاوا مەڕۆ بۆ ئاوا سەعەکەی بۆ ئاوا ئینتەرنێتەکە بەکارنی بۆ ئاوا جلوبەر لەبەرەکەی کەواتە ئێمەش بەنسبەت ئەوانەوە جیلی قەدیمین جیاوازیمانێ ئوستاز جیلی قەدیمتر مەبەستم لە خۆم و لە ئەوانی پێش خۆمانە یعنی ئەوەی کە فەرقمانەیە هەمیشە فەخرێکی بۆی کە من ڕابردوویەکم زیاتر بینیەوە دو کیلۆ برنجی مەحمودم زیاتر خواردەوە 2 کلاسم زیاتر دڕانەوەتەوە جیلی تازەش فەخرێکی هەیە کاڵە من نوێترم مشتی زیاتر بینەوە بۆی ئەمە واکە لێقشان و لێرا پرسیارە دروستە بێ مامۆستا بەرهەم مەرجە نەوەی تازە بەرهەمی پێشکەوتن بێ لە قسەکانی مامۆستا زانستەوە کاڵێ ئەو جیلەوەڵە مەرج نییە نەوەی تازە با بڵێن نەگەرەوەی مامۆستاش وتی چانسێکە ئەو ئێستا لە دایک بۆ کەسێک کە ڕەنگە ساڵی هەفتا لە دایک بکە کەسێک کە ساڵی 6 لە دایک بووە بەڵام ئەوەی هەیە ئەو ململانەی کە باس کرا ململانەیە هەیە ڕێگێکی مێژووی هەیە قوڵە و کۆنە و لە هەموو کۆمەلگایەکیش هەیە بەڵام ئەو فاکتەرانە چین کە ململانەیە زەقەکات یا خودم بۆ شاوی گاپە زیادکە ئەم فاکتەرانە زۆرن لەکەی لەوانە کۆمەلگا خۆیەتی دابوو نەریتەکانی ناو کۆمەلگایە یەکێکی دیکە پەروەردەیە پەروەردەی وڵاتەکەت ئەبدەیتەکە لەگەڵ زانستا لەگەڵ پێشکەوتنی زانستاکە بۆ شێوەیە نەوەکان پەروەردەکە ئەم گاپە زۆر نەکە ئەم گاپە زۆر زیاد نەکە بۆ نمونە پرۆگرامێکی تەواو جیاواز با بەم جیلەکە لەگەڵ باوکی تەواو جیاوازە بەشێکی دیکە میدیایە میدیای بەکە باسیەکەین کە باسی سوۆشیال میدیاتان کرد بەشێکە لە میدیا وەکو میدیای نوێ باسەکرێ ڕاگەاندن چ ڕۆڵێکی هەیە بەتەشی ڕاگەاندن ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە ئێمە بینە و جیلەی کە باسی کرێ پێشتر لەگەڵ جیلێک بۆ نمونە پێشتر داخراویەکی زۆر هەبووە سنوورداریە هەبووە گەنجێکی کەسێک لە ساڵی هەشتەکان ڕەنگە 2 کەناڵ هەبوو بێ سێریکە سێری کوردەکەی عێراقەکەم یاخۆ عەرەبیەکەی ڕەنگە 2 جەریدە هەبوو بێ 3-4 مجلە هەبوو و تەواو هیچی تر ئەی ئێستا بە هەزاران کەناڵ هەیە چەندین سوۆشیال میدیا هەیە چەند میدیایکە هەیە بۆیە بینی ئەم جیدە لە ئاستی گلۆباڵیە لە یەکە چند گەنجێکی موالی 2000 کوردستان لەگەڵ گەنجێکی موالی 2000 سوید یا بەریتانیا یاخود مالیزیا فەرقێک ناڵم نیەتی بەڵام زۆر نییە فەرقەکەی زۆر نیە ئەمان لێک نزیکتر بەڵام لە جیلەکەی کە تا چەندا بڕان وتم میدیامانە ڕۆڵی زۆر گەوری هەیە وێ میدیایەکمان هەبێ بێ ئاراستەی کە میگەیەکە لە ئەرکەکانی میدیاوەی ئاراستەکردنی کۆمەڵگایە ئاراستەکردنی گەنجانە بۆی ئەم دوو جیلە
وەگەوەی وتان ئاشکردنەوە من لەگەڵەوە نیم بڵێم شەڕێکی زۆر گەورە هەیە نانەخێر بەڵام ئەکرێت گاپەکە بچوو بکەیتەوە میدیا ئەرکێتی پێش ئەوە بۆی کە لەسەر قسەکەی مامۆستا بەرهەم بوەستین ئێمە هەر لەسەر ئەو ململانەیە بۆ چونی کۆمەڵی هاوڵاتی ماوەگرتووە کە گەنجی تایە هاوڵاتی بەتەمەنی تایە لەسەر ئەم ململانەی نێوان جیلی تازە و جیلی پێشخۆی بۆ چونیان ببینین و ئەگەڕێنەوە زیاتر تۆزەوە. بۆچی جیلی من و تۆ جیلی پێش خۆمان بە کۆنە پەرست و دواکەوتوەزان و ئەوانیش من و تۆ ئەم جیلی کە ئێستا پێیا بووە باشە بە نەزان و کاڵفام تێگەیشتون هۆکاری ئەم تێنەگەیشتنی نێوان ئەم دوو جیلە چییە؟ بەڵێ تەسەورەکەمەوە بێ لەم جیلەی خۆمانە تازە فەیسبوک و ئینتەرنێت و کۆمەڵشتی زۆر هاتوۆتە ناوەی کە ئاگامان لە هەموو دنیاە بۆیە مەسەنسا دابوونەریتی ئەوروپا هاتوۆتە ناومانەوەی هەموو جیهان هاتوۆتە ناومانەوە شتی تازە فێر بووین گۆڕاوین لە چاوی پێشترە تا ڕادەیەک لەسەر حەقین لەبەرەوەی کە ئەگۆڕێ ئەوان قبولی ناکەن مەسەرن جی لە کۆنەکە زۆر گۆڕانکاریوانیان پێ قبول نییە جنا بەلایەن و ئاسایی بووە گەروانە تەماشاکەی ئەگەر بێت و یعنی کۆمەڵگەکە چەند دوور بێ لە خوێندنەوە و لە خوێندەواری و ئەوە جاری وایە عنی شتێکی گەنجەکە ڕووبا بەرامبەری ئەما بێ بە دروستبوونی بناغەیەک بۆ دژایەتی و بۆ سیرکردنی خوار خۆی بە جۆرێکی نزمتر ئەمە تێڕوانینی هەستەکەم تێڕوانینی گەورەکان یعنی کاتیە و بهینی ژنیە لە ڕاستیە زۆر بڵین بناغی ڕۆشنبیریەکەی دادانە کوتراوە بێگومان جیاوازێکی گەورە هەیە لە نێوان جیلی ئێستا و جیلی ڕابردوودا ئەوش من لە هەنێ ڕۆی بینم بۆ نمونە لە جیلی ئێستا ئەوەی کە بینین شۆڕشی ئەلکترۆنیک لە هەموو ڕێک و پێشکەوتوترە بەڵام لە جیلی کۆنا ئەوە نەبوو بۆیە جیلی کۆن ئێستا بۆ نمونە باپیرانمان کە دانیشتە بینین گەنجانی ئێستا هەموو ئەو شتانەی لە بەردەستایە بەڵام لەگەڵەوەشە ناخوێنێت لەگەڵەوەشە ئیهمالە لە ئیش و کارەکانیە بۆیە دانیشن لۆمەی ئەوانەکەن ئەڵەن ئێمە کاتی خۆی ئازاتر بووین بەهێزتر بین ئیش و کارمان زیاترەکەی بۆ نمونە هەر نمونەیەکی بەسیط بەیانیان زووتر لە خەو هەڵستین بەڵام جیلی ئێستا سەیرەکەیت دووسێ شەو ئەخەوێت بە دیار مۆبایلێکیان بە دیار کۆمپیوتەرێک و دانیشە خەریکی فەیسبووکیان خەریکی تۆڕە کۆمەڵایەتەکانە بێ لەگەڵەوە شاکاتێکە بین نیوەڕوان درەنگ لە خەو هەڵەستێت بۆیە جیلی کۆن لۆمەی ئەمانەکان ئەڵێن ئێوە خاوترن یان سستن یان تەمەڵترن جیلی ئێستاش کە لۆمەی جیلی کۆنەکەن ئەڵێن ئێوە کاتی خۆی هیچتان لە بەردەست نەبوو نەخوێندەوار بوون ئێوە دواکەوتوو بوون ئێوە ئێستا شۆڕشی تەکنۆلۆژیایە ئێمە ئەتوانین بە ئاسانی هەموو شتێک بەدەست بهێنین زانیاری باشترمان لای ئێمە ئێوە وەک ئێمە نەبوون ئێستا بۆ نمونە هەر نمونەیەکی بەسیط جیلی ئێستا گەر بە جیلی کۆن بڵێ کاتی ئێوە کاتی خۆی ئێوە ئەگەر زەواشتان بکردایە بە دڵی خۆتان نەبوو باوکتانە چوو ئەی بڕاندەوە و هەموو شتێک کاتێکتان زانی کچێکیان بۆ هێنابوون و تەوا بەڵام ئێستا ئێمە ئازادترین ئەوەی کە ئەتوانین کچێک بۆ خۆمان بدۆزینەوە خۆشەویستی بکەین و دواتر بە دڵی خۆمان بیهێنین وایە هۆکەی ئەگەڕێتەوە بۆ نەبوونی قوڵێتی ڕۆشنبیری گشتی ئەدیبێک یان هونەرمەندێ یا ڕۆژنامە نووسێ کە بەو چاوەوە سەیری باسەکان بکە کە پێش خۆی هیچ نەبوون بێگومان بەڕای من خۆشی هیچ نابێت یاخۆت باوەڕی بەو گەنجانی وەکو ئێوە نەبێ لە ڕۆژنامە نووسان و ئەدیبان و نووسەران و نەرمەندانە دیسان ئێمە ڕێڕەوەکەمان بەو شێوەیە ناڕوا کە بتوانێت خزمەتی ئەدەب و هونەر و ڕۆشنبیری کوردی بکات من حەقەیەم بەوان وەکو خۆم حەقەیەم بەوان گەنجی ئەمڕۆ لەگەڵ ڕێز و حورمەتە ینی زۆر عەقڵمان نەوعێکە هەمووی نەوعێکە ئەو نەوعە چۆنە یعنی زانیی بە عەقڵ بڕیار ناین بەڕاستی بە منطق بڕیار ناین ئەوان بە منطق بڕیارێن بەڵێ بەدەمە بیر لە هەموو شتێکەکەنەوە هەموو شتێکە خوێنەوە بەڵام ئێمە هەر یەکسەر بەپەلە ڕاستە خۆ یەکسەر بڕیارەی نازانین ئاخریەکەی چۆنە کۆتایەکەی چۆنە و یەکسەر بڕیاری خۆمان پەرستخان بۆ چوونی ئەو هاوڵاتیانە و بینی وە گەنجەکانیشی بینی لێرە شتە دروستەبیش ئەوەیە ڕەتکردنەوەی کۆی بەهاکان لە لای جیلی نوێ جیلی تازە حاڵەتێکی تەندروستە
ئەتوانم بڵین ئەگەر تەندروستیش نەبێتوانین ئیشی لەسەر بکەین لەبەر ئەوەی کە ئێمە ئەتوانم بڵێم پەروەردەکردنەکانمان لە نێوان خێزانەکانمان بە شێوەیەکی تەندروست نییە کەم تا زۆر بۆ لەبەرەوەی کە ئەگەر مەسەلەن ئەو جیلەی پێشووترمان وەکو دایکمان باوکمان ڕەنگە لە جۆرە لە بارودۆخێکە گەورە بوو بێتن مەسەلەن هات و چۆکان مەسەلەن هەر جۆری قسە و گفتوگۆکان و مامەڵەکردن لەگەڵ خزمان و دۆستان زۆر جیاوازترە لەوکو ئەوەی ئێستا ئەوێ بۆ نمونە ئەم نەوەیکە ئێستا دروست وە کچێتی کوڕێتی ئەگەر خێزانێ باوڵێن سەردانیان بکابێ بۆ شێوازە لەگەڵ کە ئەو مامەڵی کردو ئەوش مامەڵە بکە لەبەرێمە ئەمە باوەڕ ناکەم بتوانێ ئەو گەنجە ئەو نەوەنیوەی ئێستا وەکو ئەوان مامەڵە بکەن ڕەنگە هەر لە ڕووی با بڵێن بارودۆخی ئێستا شەوانێ ناتوان لەبەروی ئەم جیلێکە ڕەنگە ئەونی مامەڵی لەگەڵ سوشال میدیاکە مامەڵە لەگەڵ چواردەور و خزمان و دۆستانی خۆیان نەکە بەداخۆکە ئێستا ئەم هات و چۆ و مامەڵەکردنا کە بۆ ناو خێزانەکان زۆر کاڵبۆتەوانێ لەبەرەوەمە ئەمە هەڵقڵاوە بێت لەگەڵ ناخیا مەسەلەن جاران ئەونی شەوچەری شەوان هەبووە گفتوگۆکان ڕوبەڕووی یەک بووە ئێستا وانین ئێستا ئەتوانم بڵم جیلێکمان هەیە ڕەنگە من وا بووە چم ئەگەر 4 ساڵیکە بێتە سەر ئەم بارودۆخە ئەگەر توێژینەوە بکەین گەنجی ئێستا ڕەنگە لە شوێنێک و بارودۆخێکی وایە نتوانێت ڕوبەڕۆونە قسە گفتوگۆکە بۆ لەبەر ئەوی ڕاستەخۆ بەردەوام لەگەڵ سوشال میدیا قسە ئەکا وڵایی ڕەنگە ئەتوانم بڵێم ڕخنەیە بەس ئەتوانن خۆشیان دروست بکەن لەبەرەوەی کە تۆ قسە لەگەڵ کەسێکە ئەەکەی نایبینی ینی ئەم گفتوگویانەی ئێستا زۆر جیاوازتر ئەبێ خۆش کاک زانست ئایا بەڕاستی پەروەردەکردنی جیلی تازات پەروەردەیەکی تەندروست نەبووە بۆیە وای لێ هاتووە پەروەردە خۆی دنیایەکی جیاوازە من بڕوام وایە لە سەرەتای مرۆڤایەتی ئەگەر پەروەردە ڕێکوپێکی پاتایە مرۆڤایەتی هەموو جەنگی نابینی بڕوام وایە ئەگەر پەروەردە لە کوردستانە ئەگەر وەکو نمونە باسی بکەین ئەگەر بە ئاقاری ڕاستی خۆیان بڕۆیشتایە ئێمە ئێستا لە قۆناغێکی تری ژیان نابووین لەبەرەوە گومانم لە پەروەردەی خۆمان هەیە ئێمە ئەوەی مناڵەکانم بەخێوەکەین ئەوە پەروەردەیان ناکەین چونکە جیاوازێکی زۆر گەورەیە لە بینی بەخێوکردن لە بینی پەروەردەکردن ئەوەی ئێستا منی بینم تەنانە لە دام و دەستگا پەروەردەیەکانی شابا بڵین زیاتر فێرکردنە لە دام و دەستگا خێزانەکانە زیاتر بەخێوکردنە زیاتر نانپێدانە زیاتر پڕکردنی پێداوی سێمادیەکان ئەچمۆ سەر خاڵێکی ترکە لەگەڵ کاک مامۆستا بەرهەمە یعنی ئێمە مەرجنیە هەمیشە لە بینی جیلەکانە کە ئەڵین ئەم گۆڕانکاریە شتێکمانەیە تەغیرە شتێکمانەیە تەقەدومە هەموو گۆڕانێک پێشکەوتن نییە هەنێک گۆڕان خراپە بەرەو دواوە ئێستا بۆ نمونە باردۆخی سووریا گۆڕاوە نیە بەڵام گۆڕانێکی جابیان گۆڕانی سلبیە بەڵام کاڵین پێشکەوتن هەمیشە بەرەو پێشەوەی بۆیە زۆر جار ئەم گۆڕانکاری لە بینی جیلی ئەلف و جیلی با و جیلی ئەوانی تا ڕوئەدا مەرجێت ئەمانە پێشکەوتن بێ گۆڕانەکان پێشکەوتنەکە من گۆڕانە بینم بە پێشکەوتنەوە لە دیوەکە ئەمە گرنگە بیرین لە دیوە مرۆیەکە بڕوانمان مرۆڤاتی زۆر دواکەوتووە سیرکە نەک کوردستان مرۆڤاتی ئەمریکا و رووسیا لە پەنجاکانەوە شەڕیانە کامیان زووتە بگاتە سەرمانگ وانە بۆستە بەڵام ئەوە لە ڕووی تەکنۆلۆژیا و پێشکەوتنەکە بەڵام لە ڕوو مرۆڤیەکەەوە لە ئەنجومەنی ئاسایی لەسەر دۆسیەیە کۆگنی یعنی ئێمە هەمومان لە زۆر شتیترا پێشکەوتوین بەڵام ئایا لە ڕووی مرۆڤایەتی و پێشکەوتین ئایا بابیرکەینەوە ئایا مرۆڤایەتی و میهرەبان بوون لە 10 ساڵ 20 ساڵ 50 ساڵ ئێستا لە پێشتر بوو مرۆڤایەتی ئەڵێم یان لە ئێستاە من بە دەنگی بەرز ئەڵێم و بە تەحەداوەڵم لە 50 ساڵ پێشتا مرۆڤایەتی کامڵتر بوو بەڵام لە ئێستا تەکنۆلۆژیا کامیان پێشکەوتوترا مەسەرەن ئامری طبی کامیان پێشکەوترا ئێستا دڵە چێنێتەوە ئێستا گوچیلا چێنێتەوە کەواتێ من لەوای پێشکەوتین بەڵام لەلایەنە مرۆیەکەیە لەلایەنە مرۆڤایەتەکە لایەن ئینسانەکە بەداخەوە گۆڕانکارێکی سلبی بوو ینی بەناقص هاتێتەوە باشە ئێمە لەو حاڵەتەیە کە مامۆستا زانست باسێکە ئەبێ پشت بەوە ببەستین پاوەخان کام جیلە کامنەوەیە شتێکی باشی پێ بۆ خزمەتی مرۆڤایەتی و کۆمەڵ بۆی کە بڵین ئەمەیان باشتریان جیلێک پێش ئەوە باشتر چکە باسی کۆمەڵ تەکنۆلۆژیای
نوێی کرد و باسی هەندشتی باشیشی کرد تۆ بەڕای تۆ چۆن ئەم دوانە بگونجێنی لەگەڵ یەکتریا و نەبێ بە ناکۆکی لە نێوانیانە بەڵێ وەکو جیلی تازە ڕاستە وەکو لە ڕووی تەکنەلۆژیاوە لە ڕووی ئینتەرنێت ئەتوانم بڵم زیاتر بەرەو پێشەوە چون زیاتر ئەتوان داهێنان کەن لەو ڕۆوە بەڵام ئەگەر ئێمە بیریشکەینەوە سەرەتای هێنانی ئەم تەکنەلۆژیایە بۆ ئێرە و سەرەتای دانانی هەر شتێک جیلی کۆم بووە بەڕای من لە ئێستاە ڕاستە خوێندەواری یاخۆ بڵێم بەرەو پێشتوی تەکنۆلۆژیا زیاترە بەڵام ڕۆشن بیری کەمترە لە چاوەیە تەوانەمەش دوشتی زۆر جیاوازن لە یەکتر بۆیە بەڕای من لە جیلی تازەیە ئەوە هەیە یعنی کەمتر ئەتوانم بڵم داهێنانیان هەیە ئەوەی کە ئێستش هەر ئەکرێت بەردەوام لە جیلی تازە داهێنانیان زیاتریان کەمترە وەکو لە هەنە ڕۆد کە بڵین زیاترە من ناڵم لە ڕووی تەکنۆلۆژیاوە بەڵێ لەگەڵتان بەڵام لە ڕووی معریفیەوە لە ڕووی پێشکەوتنی وەکو مامۆستا باسی کرد مرۆڤایەتی و ئەمە بە تەکید لەوەیە لاوەسترانێکی باش بوو خۆی بەشێ لەو بەڕێزانەی کە باسی سڕای ئەم دوو جیلاکە بە تایبەت باسی کوردستان پێنجیلی هەفتاکانەوەی پێوتێت جۆزا لە سوۆسیال میدیا لە میدیا جیلی ئاڵتونی پێوترێ یاخۆ دەمە گۆرانێکی جیلی ئاڵتونی ئەمە درامایەکی جیلی ئاڵتونیە ئەو بەڕێزانێکی خساسیانەوەیە لە هونەری لە گۆرانیە پێیان وایە ئەو گۆرانی و بەرهەمانی کوردستان هەیە بۆ لە هەفتاکانەکە لە کاتێکان وڵات داگیرکراویش بووین تۆر لەوانی ئێستا باشترن یاخۆ دەو درامانی و کاتەکراوە لەوانی ئێرە ئێستا کوالیتیان باشترە بۆیە ئەم حاڵەتە هەیە ئەوەی مامۆستاش باسی کرد کە ڕەنگە تەقەدوم کرابێ بەڵام گۆڕانکارێکی نەوعی نەبێ ئیجابی نەبێ باسی کرابێ زۆر تەرکیزتان کردە سەر سۆشیال میدیا کە بە دڵنیایی سۆشیال میدیا خود میدیا بە شێوەیەکی گشتی ڕۆڵی زۆری هەیە بە تایبەت لە کوردستانە لە چی لەوەی میدیایەکری هەڵقوڵاوی ڕێکدانەوەی کۆمەلگاکەی خۆمان بێت میدیایەکە کۆپی دۆخی خەڵکی وڵاتی کەمان بۆکە دۆخی کۆمەلگەی کەمان بۆکەمەوە کات جیلێ دروست بێ ئەم جیلە هەموو شتێ ڕەت باتەوە واقعێکی ئیفترازی بۆ دروستەکە کە پێی وایە ئەمیتیایە ئەو ژیانی ئەم لەگەڵ باوکو دایکێتی ئەم خوێندنەی ئەمەی خوێنێ ئەم پارەی ئەم دەستێکەوێ یاخۆت خەرجیەکە زۆر کەمە بۆ لە نمونەی ئەم درامانەوە هاتووە عادەتەن ئێمە لە دوو ژانرمان هەیە لە میدیا ژانرێکی بابەتیە کە گواستنەوەی هەواڵ و زانیاری ئەوەیە بەڵام هەرکەی بە ژانرە خودیەکانن کە تۆ زۆر جار لە ڕێی بەرهەمەکانی کە خۆ دەرهەمێنی بەداخەوە لە کوردستان ئێمە درامایەمان زۆر کەم بەرهەمێنێت درامەکەش بەرهەمیش بێنێ ئاراستەکراو نییە بۆ پەیامی پەروەردەی تیاابێ پەیامی ئامانزداری تیاابێت کە کۆمەلگە چۆن بیر بکاتەوە بێنی درامایەکی تورکیێنێت درامای وڵاتێکیانێت کە ئاسمان و ڕێسمان هەیە جیاوازی لە نێوان گەنجێکی ئێمە و گەنجێکی ئێوانە ئەم گەنجی ئێمە وا بیر دەکاتەوە کە ئەمە بێ وەک ئەو بژی ئەو گەنجە بۆ ئاژی ئەم گەنجە بۆ نمونە سیاری خۆی هەیە لە تەمەنێکی کەمە بە ئارەزوی خۆی خۆشەویستیە گرێ خۆشەویستیە گۆڕێ بە ئارەزوی خۆی شار بەجێڵێ وڵات بەجێڵێ زۆر لە سڕا ئەمە میدیا ڕۆڵی هەیە ئەوش مامۆستاش باسی کرد ئێمە پەروەردەمە دەستگا حکومیەکانیشمان وەزارەتەکەمان ناوی وەزارەتی پەروەردە و خوێندنە یا پەروەردە و فێرکردن تەنها فێرکردنەکەی ماوەتەوە بەداخەویش کەم ماوەتەوە ئێمە ئەگە سێ ساڵی ڕابردوو بە نمونە وەرگرین سێ ساڵی ڕابردوو بە نمونە وەرگرین بەهۆی قەیرانەوە بینی لە باتی 36 یا 24مان خوێندن ئەفمکە ڕەنگە خوێنکارت دەمانی خوێن بێت فێر نەبووە لە قەیشە لەو کاتی کە پێویستە فێر بێت سەرەتاکانی خوێندنەوە و نووسین و ئەمانە فێر بێت بۆیە مەسلەی سۆشیال میدیا ئەگەر کاتەکەت زۆر نەگرم سۆشیال میدیا بزات چۆن لێ واقعێکی ئیفترازی دروست کردێت لە عالەمان لە بریتانیا لە سوید کۆنسپتی هاتوۆتە ناوکایەکەوە پێوترێت دیجیتال دیتۆکس واتە چۆن خۆپاکردنەوە لە ژەهری دیجیتاڵی ئەڵێ دیسکۆنێکت و کۆنێکت تۆ واز لە ئەتەرنێت بێنە دیسکۆنێک بە بۆی کۆنێک بیتەوە بە ژیان ڕاستەقینەکەەوە لەگەڵ هاوڕێکانە لەگەڵ خێزانەکە لەگەڵ کەسوکار باشە دەستۆش بەس ئەو پرسیارە بۆ کاک زانست بوو کە سادی جواب بدەمەوە پەروەردە دروستکردنی مرۆڤ گۆڕینی مرۆڤ لە بوونەوەرێکی بایۆلۆجی و بوونەوەرێکی کۆمەڵایەتی کاڵین بوونەوەرێکی کۆمەڵایەتی بە هەموو لایەنەکانیەوە کەواتە ئەگەر تۆ کار لە پەروەردە کاری لەسەر ئەم بوونەوەرە بایۆلۆجیە نەکرد تەنها وەکو بایۆلۆجیەکە کاری لەسەر کەیسە ئێمە کاری لەسەرەکەین بڕۆم وایە ئەو کاتێ مرۆڤمان پێ نەگەیان مرۆڤمان نەکرد مرۆڤێکی کۆمەڵاتی کە مرۆڤمان نەکرد مرۆڤێکی کۆمەڵاتی مرۆڤمان ئامادە نەکرد بۆ ژیان مرۆڤمان ئامادە نەکرد بۆی کە فێری ئەنی نمونەیەکە بەمێ خۆ ئێمە لە شادەمان کەم نییە ئەزانی مەرج نییە زۆر جار ئێمە باشی خۆمەکەم ڕەنگە بڕۆنامی باشم هەبێ بەڵام ڕەنگە مرۆڤ ڕەنگە نەتوانم هەڵسەکۆتێکی باش لەگەڵ هاوسەرەکەم لەگەڵ هاوڕێکەم لەگەڵ خوشەکەم لەگەڵ براکەم بکەم یعنی من لەلایەنە زانستێکەوە با بڵین هەر دنیای تازە پێشکەوتووە بەڵام لە نەکەیتی لەگەڵ پێش نەکەوتووە ئەمە نەوە خەتابارە لەو لایەنە یاخود ئەو کەسانی کە پەروەردەیەک نا نەوەکە قوربانیە نەوەکە خۆی خەتابار نییە چونکە ئەمە بەشێکی پەیوەندی بە تەڵقینەوەی ئەم نەوانە تەڵقین نەکرێن ئەمە نەوەکانی دوێ خۆمان تەڵقین نەکەین نەک ئەوەی کە ئەوان هەڵبژاردن لە ڕاستی هەڵبژاردن نەمیشە بەدەست ئەوانەوە نییە یعنی ئەمە ئێمە تەنها پێمان وایە زانست حتا ئەستا کە من شتێک گەبیم لە کۆمەلگای کوردیا پێمان وایە تەنها مناڵەکەمان فێری ئینگلیزی بێ
بچێتە فلان کولیا لە فلان کولی و شادە بێنێتتر هەموو شتێکە لە ڕاستیاوانە من خۆم ناوم زانستە باشە بەڵام بڕام وایە ئەو کەتنی زانست بە مرۆڤاتی کردو شتی کە پێی نەکردووە یعنی بۆ منە زانست دێ بۆمبی ئەتۆمی دروزەکە کیمیایی دروزەکە بەڵام چونکە ڕەوشتی لەگەڵانە چونکە بەهای لەگەڵانیە چونکە بەهای لەگەڵانیە ئەم زانستە بەکارهێنراوە بۆ دروستکردنی شتێکە هێرۆشیمای لەیەکەوێتەوە کە کیمیایی هەڵبجەی لەیەکەوێتەوە لەبەرەوە ئەبێ لە کارکردن لەسەر مرۆڤ کار لەسەرەوە بکەین هەر ئەوە مهم نییە لۆگارێتم چییە پای چییە شەڕی چاڵدێران چییە توزانم قەواعید چییە ئەدەبی مێژووی ئەدەبی کوردی چییە ئەمانە جوگرافیا چیە ئەمانە گرنگن لەموو ئەمانە گرنگتر ئەبێ فێریکەی مرۆڤ ئێمە فێرکەین چۆن بژین هەر بەڕاستی ئێمە بڕام وایە لێسا فێر نەکراین چۆن بژین مامە جواب دەمەوە خەوسی بچوو ئێستا زۆرت لە میدیا یا زۆرت لە ڕۆشنبیرانیاوانە تەرویز بە بیرۆکەیەکەیە کەوەرکی مامۆستا نییە تۆ نەسیحەتی خوێندکارکە یاخود بەهاکانی فێرکەی تۆ تەنها فێرکردن لەسەر تۆی بۆیە زۆر ڕەنگە قسەی لەگەڵی تۆ یەک بگرێتەوە وای لێکراوە مجرد علمێکی بەحتی وشک بێ هیچ بەهایەک دێ بە خوێندکار ئەگەر لە قوتابخانە و زانکانی ماچە خوێنرێ ئێمە فێری هەموو شتێکی زانستیەکرین حتا فێرەکرین بۆ چۆن زیاکە وەختی خۆی زمانی ئەمیبا چۆن دووکەر دەبێ ماچی چۆن گەرادانێ ئێ فێر ناکرین منەگەر منێک لە قۆناغی مناڵی بۆرزەکاری چۆنە گۆڕێم لە هەرزەکاری بۆ قۆناغی گەنجی بۆ قۆناغی پێری ئامادەمان ناکەن لەبەری لە ئەساسن ئێمە سیستەمی پەروەردەمان باش نییە سیستەمێکی پەروەردە چۆن لە دوای عیلمەکەی خۆی فێرت کاکە تۆ نەگاتە سەعات 12 مناڵەکانە بۆ بێنێرێتەوە ماڵەوە هەین تۆ 2 سەعات 3 سەعات لە خوێندنگابی مامۆستا فریا بکەوێت چیت پێ بڵێ و ئەو فەراخەشە دروست ئەبێ بۆ ئەو گەنجانەکە لە ماڵەوەن نازانن بە چیەوە خۆیان سەرقاڵکەن خوێنە سوۆشال میدیا و تەکنەلۆجیاکە ئەگەر تۆ تا سەعات سێ معقول نییە عنی لە خوێندنگایەکە سێ دەوام ئەکرێت بەڵێ سێ دەوام بێگومان ئەمە فریای چی ئەەکەوی ئێمە بەداخەوە ئێمە بەکارهێنەری تەکنەلۆژیان بەڵام قوربانیشی بەڵام لە ئەوروپا کاکە ئێمە بێ بزانین لە تەکنەلۆژیا لە ئەوروپا بۆچیات و ئەوان وەکو ئێمە کۆمەڵایەتی نەبوون هەمووی لە سەعات 6 بەیانیەوە تاکو ئێوارە لە ئیشکردن و لە خوێندنگان ئێمەیە کە خۆمان لە بارودۆخێکی ئەو نە کۆمەڵایەتی بووین ئەو نەخزم و دۆستمان هەبووە کە ئەم تەکنەلۆژیای هات بوومان ئێمەی لەو خزم و دۆستایەتیە کرد ئێمەی بارودۆخە کۆمەڵایەتیە کرد ئێستا ئەتوانین بڵین کە گەنج وەکو قوربانیەکی لێ هاتووە نەوەی نوێ وەکو قوربانیەکی لە هاتووە لەسەر ئەوە شاباز چۆتە سەرگۆڕ یەکێک لە گەنجەکان کە لە ماوەی پێشوو خەڵاتی ڕوانگەی وەرگرت وەک تاکژەنێک و گفتوگۆی کردووە لەگەڵ ئەندامانی خێزانەکەیە با بزانین ئەو راپۆرتە چۆنە بەیەکەوە بینەری. ڕێهات گەنجێکی زۆر خاوەن ئامانج خاوەن خەون بوو گەنجێک بوو توانایشی با بڵێن ئێجگار لەسەر و توانای خۆیەوە هەبوو گەنجێک لە تەمەنێکی کەمە کە دەرکەوێت لەلایەن هاوڕەکانیە و لەلایەن کۆمەڵگاکەیەوە جۆرێک لە ئیرەیی دروستە بێ بەگشتی هونەرمەند ئایا کەسی هوەری ناسکترە لە مرۆڤێکی ئاسایی ڕێهاتیش بەگشتی بەتاقەت ئەبوو بەوەی کە کەسێکی تر کە تانی ئەیە لە ئیشەکانی یا با بڵێن قەدری ئیشەکانی نەئەزانی ئەوەی چێک بوو لەو شتانی کە ڕێهات بۆ قوربانی بووی ڕێهات گلەی لە نەوەی پێش خۆی زۆر نەبوو هەموو گەنجێک بەشی خۆی ئەو جیاوازی بیر و باوەڕ و شتە دروست ئەبێ بەڵام ڕێهات بۆچی گلەی نەبوو چونکە خۆی ئەویست نەوەیکی تازە دروستکە ئەوەی زیاتر گلەی هەبوو لەوە بوو کە کۆمەڵگاکەی زۆر قەدری هونەر ناگرن
زۆر ئەمەلی بە ژیان هەبوو زۆر حەزی لە ژیان بوو بەڵام کە تووشی ڕەخنێکە بۆ بێت زۆر بێتاقەت ئەبوو من شتێکت پێڵم ڕێهات کۆمەڵەشتی زۆر لە مێشکیا بوو بە زمان بۆی دەرنا ئەبڕە هەوڵیا بە مۆسیقا دەری بڕێ کە ئیزانی مۆسیقاش بۆی دەرنابڕێ ئیتر بێتاقەتی دای ئەگرت ڕێهات گلەیی لە جیلی خۆی هەبوو گلەیی لەو جیلی پێش خۆی لە بەشێکی هەبوو کە باو بڵین خاوەن دەسەڵات بوون خاوەن ئەوە بوون کە بتوانن شت بۆ گەنج بکەن ڕێهات هەمیشە ئەیود ئەبوایە ئەو شوێنە زیاتر قەدری منیان بگرتە ئەگە قەدرم بگرن من دەوەنە ئیشی بە جوانتر ئەەکەم ینی ئەمە شتێکە ڕێهات زۆر نەشێ بردەوە سەرخۆی بە عام قسەیە کرد ئەیود ئێمە زۆر جار وشەی ئێمەی بەکارێنە ئەیود ئێمە چی بکەین بەدەست ئەوە جیرۆ دەین ئەو حاڵەتی کە بەسەر ڕێهات هاو من تەمەنا ئەەکەم کەس بیر لەو شتە نەکاتەوە و کەسیش با بڵێن ئەوە بە ڕێگە چارە دانەنێ چونکە بەجددی ڕێهات زۆر ئازێدرا بوو ڕێها زۆر برینارکرا بوو ڕێها زۆر ناسک بوو گەنجێکی ناسک بوو بەڵام بەداخەوە ئەو شتە ڕوویە راپۆرتەکەمان بینی پاوان خان وادانێ گەنجێک لەلایەن جی لە پێش خۆیەوانێ بربەستی بۆ دروستەکان پێش نەکەوێت کە نێوێ ئەم گەنجە دروست بێ باشە با ئێمە چۆن وا لەم گەنجە بکەین ئەم گەنجە چی بکە بۆی کە ڕوبڕووی ئەو ئاستەنگانە بێتەوە زۆر حاڵەتمان هەیە لەوەی بە حکمی ناو گەنج یاخود لە ڕێگەی کۆمەلگاکە یاخود لە ئەو کەسانی کە منە پەروەردەی ئەکەن یاخود گەورەی ئەکەن ناتوانرێت ئەوەی کە لە مێشکی ئەو پرۆژانە یاخود ئەو پێشکەوتنانەی کە هەیەی بهێنێتە جێ بەڵام لێرە حاڵتێکمان هەیە ئەو گەنجا کەوتۆتەوە سەر خۆی کە ئایا بۆ نمونە تا چەندێک ئیرادی لەسەر ئەو شتەیە کە بیکات ڕاستە لەم کاتەیە ئەتوانم بڵم سراعی ڕۆئە لەناو بوون ئەو کەسانێک کە گەورەی ئەمن یاخود ئەم گەنجا کە لەگەڵ کۆمەلگاکە مشکلێکی بۆ دروست ئەبێت بەڵام ئێمە سەرەتا لە بنەڕەتەوە شتەکەمان بە غەڵەت هاتۆتە ناوەوە لەبەر ئەوەی پەروەردەی ناو خێزان پەروەردەی ناو دەستگاکانی فێرکردن کە ئەتوانم وا بڵێم ئەمە تۆ بە غەڵەت هاتووە لەبەر ئەوەی کە تۆ لە ناو خێزانێکیت ئێمە کەمی ڕۆشنبیری ناو خێزانیمانەیە خۆ تۆم بڵم کەمی خوێندەواری ناو خێزانەکانمان هەیە بە حکمی ئەوەی ئێستا ئەگەر بۆ نمونە لە خێزانێکا بێت کۆمەڵێک مناڵیان هەبێت مناڵەکانی ئەکید ئەمان خوێندەوارن ئیتر ژینگەکەەوەی لە هاتوو کەسا بێم کەسێک شەهادەیەکی هەبێت بەڵام لاوچی دایک و باوکی خوێندەوار نەبن لەسەر کۆمەڵێک بنەما ئەمان هەر بە هەمان ئەتوان بڵم عقلێتی پێشویان یاخود ئەمە بەبەستینەوەی کە و گەنجە بێهیوانە بێت بەڵێ ئەم گەنجەکەیتە ناو کۆمەلگاوە ناو گەنجەکانی ترەوە کۆمەڵێک گەنج ئەبینێت کە هەوڵ ئەم بۆ کارەکانی ئەمیش بۆ نمونە حەز ئەکات کە تەمۆحی بۆ دروست بێ بە تەکیدی من ئەڵێم لێرەیە کە ئەو گەنجە ئەتوانرێت کارەکانی خۆی ئەو بەرەو پێشتونانی خۆی کە ئەوێت بیهێنێتە جێ بەڵام لە هەمان کاتیشان نەک تەنها لە ڕووی ئەو کەسانی کە پەروەردەی ئەکەن یاخود گەوری ئەوان بە هەمان شێوە کۆمەلگاش دووبارە مشکلی بۆ دروستەکە عین تەنها سیراعی بینی ئەو نێوان دوو جیلە نییە کە بڵێ دروستیەکە بەڵکو کۆمەلگەش هۆکارە بۆ ئەو لە زۆر کاتە لەوەچێ ئێمە فکرێکمان هەبێ بەرەو پێشتونێکمان هەبێت هاوڕەکانمانیان کەسانی دەوروبەرمان تەسیری لەکە بەڵام دووبارە کەوتۆ سەر ئەو گەنجە خۆی کە چۆن هەوڵەیەت باشە کاک زانست وابزانم ڕووی پرسیارەکانم هەمووی لە تۆ بوو لە بەلامی بۆچی ئەبێ گەنجانمان بۆچی گەنجانمان بێ ئومێدی هەڵەبژێرن لە بەرامبەرەوە ئاستەنگانی کە نەوەی کۆن بۆیان دروست دەکەن من دنیا قسەم هەیە لەسەر ئومێد ئەگەر لێرە جەرفەت نەبێ لە هەموو شوێنە بۆ گەنجان و خۆشەویستانی خۆم یەکەم بەر لەوە ئەمەوێ بە گەنجانی بەڕێز بڵێم بە لاوان و بە تەمەنەکانیش بڵێم هیوادارم لە دوو چەمە کتێب بکەن چەمکی خدمە لەگەڵ چەمکی خیبرە چونکە زۆر جار لاوەکانی ئێمە بە شتێکە کوژدێن کە پێیان ئەڵێ ئێمە خیبرەمان تۆ زیاترە بۆ نمونە من کەسێکم 20 ساڵ لە شوێنە کارەکەم کاتێک کە ئەم بەڕێزە دێ لای منیشەکە هەر شتێکی تازەی پێ بێڵم تۆ چێ زانی من 20 ساڵە خیبرەم هەیە لە ڕاستیە وانە من 1 ساڵ خیبرەم هەیە 20 ساڵە خدمەم هەیە یعنی هەر ئەو خیبرەی 20 ساڵە سەر دووبارەیەکەمەوە بۆیە ئەکرێ گەنجێک ئەەکەم ئەکرێ بە تەمەنێکی بەڕێزکە لە شوێنێک دانیش و ئەمڕۆ لە هەر پۆستێکە پێی وابێت کە 30 ساڵە خزمەتەکە 30 ساڵە خیبرەی نیە 30 ساڵە خدمەی هەیە
یەک خیبرەی زۆربەی کەسی ئێوە داخەوە هەرسی ساڵی خدمە یەکەم ساڵی دووبارەکاتەوە خدمە یەکەم ساڵی دووبارەکاتەوە ئەوەی تری خدمەیە ئەوەی تر خدمەیە بۆیە گەنجە بەڕێزەکە ئەکرێت کە ئەگەر یەک ساڵ یەک ڕۆژە ئەکرێشتی جوانتری پێبێ ئەمە یەک دوو زۆر گرنگە بڵین هەم ململایینەوەکان هەم مرۆڤی گەنج هەموو گۆڕانکارەکانی سەر ڕووی زەوی گەنجان کردویانە هەموو پەیامبەرەکان گەنج بوون ناپلیۆن بە گەنجی توانی ئەوە بکە ئەسکەندەر لە 33 ساڵێک کۆچی دوای کرد هەموو مرۆڤەکانی کە ژیانیان گۆڕی لە گەنجیا هێنایان حتا بەڵێ بۆ ئینسان حتا شۆڕژگەرەکانی خۆشمان بۆ کوردستان ژەمە ڕاستە ئینسان کە پیرە بەس شێک لە بەداخەوە گەرم گوڕەکانی لە تەموحەکانی کەم بێتەوە بۆیە بڕوام وایە گەنج نەکرد سەرڕەمی گۆڕانکاریەکانە شاڕێ و ئەو ڕێگاکە لە ڕای ئەو ڕوەیە گرنگە بڵێم کە ئەگەر سەرکێشی گەنجەکانمان نەبوایە باو باپیرانی کۆنمان تاسان بتپەرست بوون ئەگەر ئیبراهیمی بچکێن بتەکانی نشکانە ئێمە هێشتا بتمانە پەرست بەڵام هات پشتی لە بتەکانی باوکو باپیری خۆی کرد وتی بەسە ئەو گەنجانی پێشتر ئەگەر شۆڕشیان نەکردا ئێمە هێشتا دیل و ژێردەستە بووین ئەگەر ئەو گەنجانە ئەو لاوانە ئەگەر نەوەکانی نەوە تازەکانی کۆن با بڵین ئەگەر داهێنانیان کرد باوکی هەتا بۆ نمونە ئامێری هەڵکەندنی زەوی هەر گاجوور بوو بەڵام کاتی ئەو هات شتێکی تازەی دایانەگەر بوو تا آخر نابێ باوکم هەر بەگا کردوێتی منیش نابێ قسەی باوکم بشکێنم شکانی قسەکەی باوکی شکانی کولتوری باوکی نەبوو شکانی کەرامەتی باوکی نەبوو بوو بە دەستبارێ بۆ باوکی بوو بە دەستبارێ بۆ کولتورەکە بوو بە دەستگارە بۆ نیشتیمانەکەی بۆ هەموو ئانی تر لەبەرەوە گەنجەکان ئەو کارکتەرە گەورەن کە ئەتوانن مرۆڤایەتی بگۆڕن و مرۆڤایەتیان بە ئەمڕۆگانەوە من دڵنیام مرۆڤایەتی لە ئێستاوە کە من لەوانە ئێستا قورس بێ بڕین لەوانە ڕۆژێ بێ مرۆڤایەتی بە بلوتس ئەو بنێر بۆ یەکتر چۆن ئێستا یعنی زۆر شتی لەم بابەتانە دڵنیام ئەوە بە گەنجەکان ئەکرێ بە شەرتێکە بێ ئەوانی تریش دەست زۆر باشە مامۆستا بەرەم لەسەر قسەکانی مامۆستا زانست زۆر جار لەوانەیە خۆش و بیستە بێتێ هەمیشە جیلە کۆنەکان ئەڵێ ئێمە جیلی خەبات جێڕین و جیلێکین کە ئەم کوردستانی کە بینوتانە ئێمە هێنامانە باشە بەڵام جیلی ئێوە بە جیلی دوای خۆڵێ ئێوە جیلی حازرین حازر خۆرن و ناکامڵن بەڵام یعنی زۆر جارگ دەرفەت نایە لە هەموو شوێنەکانە باشە ئێمە شتێکی تریش ئەڵێن ئەوڵێن دوورن لە هەموو بە کۆمەڵایەتەکان تۆ لەسەر ئەم دوو قسەیە هەڵسەنگاندنە چییە؟ من پێم وایە هیچ تەرەفجیری نەکەین بەلای هیچ لێکە لەو دوو جیلە ئەم دوو جیلە هەردووشان پێگەنەری کۆمەڵگان چ کۆنەکە چ تازەکە بۆیە کرێت تاقە و وزە و توانای گەنجەکان تێکەڵ کرێت و ئاوێتە کرێت لەگەڵ ئەزمموی بە ئەزمونونەکان و بە تەمەنەکان وانەی کە خبرەیەکان هێجا لە هەر بوارەی کۆمەلگایە بۆ ئەم دواناگە تێکەڵ خدمە خزمەتە هەردووشی چ ئەزمونێکان پیا کردووە ممکنەوە تعمیم نەبێ بۆ سەر هەموو کەسێ ڕەنگە دڵنیایەوە تعمیم نابێ ڕەنگە هەندێک بچە بە شوێنێکات شەخبەستوی هەبێ لە بوارێکە ئەوەی فێر بۆ لە ساڵێکە هەرمە دووبار و سێبار و دەبارە بکاتەوە بەڵام ئەکرێ ئەم دوانم دوو تاقەیە چ تاقە و توانای گەنجەکان بە سوودوەرگتن لەو پێشکەوتن تەکنۆلۆژیی کە هاتووە لەگەڵ ئەزمموی بە تەمەنەکان لە هەر بوارێک زاتۆ لە خێزانێکەوە بیگری چۆن خێزانێ بەڕێوە ببرێ بە تێڕوانینی گەنجانە و تێڕوانینێکی بە ئەزمون کە پارازگاری یەخودڵی جۆر لە پابندی بە بەهاکانی ناو کۆمەلگاوەیە کە پێشتر باستان کە بۆیە ناکرێت بە بەهاکانی خۆمان ڕەت بکەینەوە بیکەینە قوربانی بەهای وڵاتێکی کە بەهای کۆمەلگایەکی دیکەکە بۆی میدیاوای بە هەر هۆکاری کە دێتە نامانەوە ڕاستە تەکنۆلۆژیات شۆڕشێکە کە هەموو لە گلۆبالیزیشن هەموو وڵات و هەموو نەتەوەیەکی گرتوەوە بەڵام ئەکرێتەوە سوود وەرگریدەوە من لەگەڵ ئەوەشنی بڵێم تەنها باشەکانی بە دڵنیای خراپەکانی شیە بەڵام تاسان ئێمە خۆپارێزیمان هەیە بەرامبەر خراپەکانی تا چێنەمە دەوراتمان هەیە خولمان هەیە پەروەردەیەکی یان هەیە کە هۆشیارانەوە بکەین مامەڵە لەگەڵم بابەتانە بکەین کە هێتە ناوانەوە لە مناڵێکەوە دەست پێ بکەین بەداخۆی ئێستا بینی دایک و باوکان ڕەنگە زۆر حساس بن بەشێکان کە مناڵەکان ئایپاد یا مۆبایلێ بەدەستەوەگرێ بەڵام بۆ تەلەڤیزۆن ئاساییە لە کاتێک ئەمە خەتەرە خۆی لە وڵاتان لە بریتانیا بۆ نمونە نظامێکی پێوتر وەتەشێری پێوەتەواتە لە 5:30 بەیانی تا 9 شەو میدیا بۆی نییە و بابەتانی توموتیژی سێکسی توموتێژی کوشتن یا هەر بابەت و گرافیک و فۆتۆی بڵاوکاتە بۆ ئەو پێی وایە لەم زەمانەیە لە ڕۆژ لە 5:30 بەیانی تا 9 شەو مناڵ بە خەبەرە نابێ مناڵم مادانە ببینێ خۆ بۆ ئەوی کەش ئاسایی نێمانایەوە لە دوای نۆش ئاسایی نەخێرە بێ لێ پێچینەوە هەیە دوای سەعات نۆژم بابەتانی لە میدیا بڵاوکرێتەوە دەستگایە دامەزراوەیە هەبێ کاتێ بابەتێ بڵاوکاتەوە توموتیژی بڵاوکاتەوە بەداخۆی ئێمە میدیای بینین درامایەکی پڕ لە توموتیژی لێ لە بیدایەتەکە ئەڵە دایکان و باوکان ئازادن کە مناڵەکانی سەیری بکەن ئازاد یعنی چی؟ یعنی سەیریکە چۆن بێ؟ پەرسخان تا چەند ئەتوانین بڵێن نەوەی نوێ نیشانەی زیندوی کۆمەلگایە؟
بێگومان ئێمە ئەگەر کۆمەلگایەکی تەندروست و نەوەیەکی تەندروست بەرهەم بهێنین لەبەرەوەی نەوەی نوێ هەمیشە شانسی سەرکەوتنی زیاترە بمانەوە نەمانەوێ ئەبێت لە دەستگاکانی ڕاگەیاندنەوە لە هۆشیاری لە پەروەردەکانەوە دەست پێ بکەین لەبەر ئەوە بمانەوێ و نەمانەوێ ئەو تەمەنی گەنجانەیە کا با بڵێن لە قۆناغێکی هەرزەکاریاتی ئەپەڕن ئەبێ زۆر بە گرنگەوە تەماشایان بکەین زۆر ئاگامان لە بارودۆخیان بێ وە ئەو بارودۆخە کۆمەڵایەتی و سیاسی و ئابووریش کە بەسەر کۆمەلگاکەمانایەت ئەبێ ئەو خێزانی کە گەنجیان هەیە خۆت با بڵێن تەمەنێکی هەرزەکار لە خێزانەکان هەیە بە شێوازێکی وا مامەڵیان لەگەڵا بکێکە تووشی بارودۆخێکی وایە ها نەبنەوانێکە ڕوبەڕووی کێشە و ئازار و ئەوە ببنەوە لەبەرەوە من پێم وا بێ ئەگەر هۆشیاری دەست پێ بکەین بۆ گەنج شتێکی باشە بێ بۆ ئەوی لەبەر ئەوە کە تۆ ئەو گەنجە لە بارودۆخێکە وەکو پێ دەڵێم تەمەنەکەی تەمەنێکی هەرزەکاریایە ڕەنگە تەعاملی هەندێ بارودۆخ نەکا ڕاستە ئەو مامەڵە لەگەڵ جیلی پێشخۆیەکە دایکێتی باوکێتی بەڵام ئەگەر ئەم با بڵێن کامڵکەی لە ئەو بارودۆخێکی ئێستەتیایەتی تی بگەێنی ئەتوانێ مامەڵە لەگەڵ پێشخۆش باشە پاوان خان جیلی تازە چۆن نتوانێت بەرامبەر بەو جیلە کۆنە ڕابوەستەی کە مەسەڵەن بۆیان دەربخا کە ڕای ئەمان ڕاستە واتە هەموو کاتێک ڕای جیلی کۆن ڕاست نییە. لە هەموو حاڵەکە ناتوانین بڵێن ڕای جیلی کۆن ڕاست نییە لەبەرێمە کۆمەڵێک مەبەستم لەو شتانی کە بەڕاستی ئەم جیلە مثلەن لەسەر حەقا و بۆی تووشی ناومێدی نەبێ چۆن نتوانێت ڕوبەڕووی جیلی کۆن ببێتەوە. بڵێ هەموو کەسێک دەتوانم لە سەرتا ناو خێزانەکە خۆیەوەیەت هەموو تاکێک ئەمە تاکە خۆی بڕیار ئایا کە چۆن ئایا ئەو کەسی کە ڕوبەڕووی ئەبێتەوە یاخ بڵام جیلی کۆن ئایا دایکە باوکە برایە خوشکە هەرچێکە چۆن ئەم کەسە ئەتوانێت تێبگەێنێ بەو زمانەی کە ئەو قسەی پێ ئەکات بۆیە هۆشیاری تاک گەنجەکانی ئێستامان پێویستە هەستەکەم ئێستا لە ناو گەنجی ئێمەیە بڵێن تەعەسوب زۆر زۆرە وەنە کاتێک کە تۆ لەگەڵ گەنجێکە قساکە تۆ لەم شتەمەکە ڕاستەخۆ بە شەڕۆ جواب ئەهێتەوە بەڵام بەڕای من نە ئەبێ گەنجەکان هەوڵ بدرێت زیاتر لەسەر خۆ بن ئەمەش ناحەقی گەنجەکان ناگرم لەوە ڕۆ لەبەرەوەی لە سوۆسیال میدیایە لە تەلەڤیزیۆنە لە میدیاکانەیە هەموو ئەبینین یان شەڕە یاخۆ کوشتنە یان کۆمەڵێک بارودۆخی ئێستا کە قەیرانە ڕوویاوە کۆمەڵێک مافەیە کە گەنج خۆیەتی وەری نەگرتووە ئەمە کۆمەڵێک دژایەتی دروستەکە لە گەنجە بۆیە کاتێک کە تۆ پێی ئەڵێ ئەم شتەمەکە تۆ شتێکت بۆ دابین نەکردووە لە بەرامبەریا تاوەکو پێی بڵێ ئەمە مەکە کە ئەوشی بۆ ناکەیت بە ڕقێک و جوابت ئاەتەوە بۆیە بەڕای من پێویستە گەنجەکان یاخۆ من فۆکەسی زۆر ئەەکەمە سەر میدیا لەبەر ئەوەی تەسیاتێکی زۆر زۆر ڕاستە خۆ هەیە لەسەر گەنج من بەم تۆبیت مامۆسا هیچ کەسێکمان بێ لە ئێستا مۆبایلەکەمان بەردەوام بەدەستەوەی بەڵێ مامۆستا زانست پرسیارێک مۆ دروست بوو ئەم ململانی نێوان جیلەکان سەر لەم حاڵەتەیە ماڵین مەسەن جیلی پێش خۆمان وایە و ئێمەش جیلی دوای ئەوانین ئەم حاڵەتە ناگوازرێتەوە بۆ ئێمەش و بۆ نەوەی دوای ئێمەش و بۆ داهاتووتریش من لە سەرتا وتم من بۆ جیلی دوای خۆم نەوەی پێشوونەوەی کۆنم ئەوانی پێش من بۆ من بۆ داهاتوو لەبەرەوە وتم لە بەرەبەیانی مرۆڤایەتی و ئەم بابەتە هەیە ئەم بابەتە بەردەوامە بەڵام لە ئێستاە بۆشایەکە زیاتر بووە بۆی گۆڕانکارەکان ئەومە زۆرن شۆکێنەرن یعنی تۆ بەیانی هەڵەسی لە خەو شتێکی تازە هاتووە تۆ بەیانی هەڵەسی لە خەو موبایل بەستەوە نازانی بەکاریبێنی موبایلی تری نازانی بەکاریبێنی کۆمەڵی تەکنۆلۆژیای تازەی نازانی بەکاریبێنی ناتوانانی بەکاریبێنی لەبەر ئەوەیە کە ئەوە نیە بڵین وەڵام ئەمە تەنها لە بینی چلەکان و پەنجاکان و هەشتاونەوەتەکان هەیە ئەمە لە یەکەم ڕۆژی بوونی مرۆڤەوە ئەتوانین بڵێن کە ململانی نێوانەوەکان بەردەوام و کۆتایی نایە ململانی نەوەکان بەردەوام و کۆتایی نایە هەتا و کاتی مرۆڤێکە بێ هەتا و کاتی نەکردنەوەکان ئەمە دووبارێکەمەوە لە بینی دنیابینی من و تۆ نێر و مەیەک من و براکەم من لە ئێستا بۆ ڕۆژێکی تر ئایا بەڕاستی زانستی ئەم ڕۆزانستی ساڵە پێویستایە بێگومانە ئایا ئەم زانستی ئێستا قساکە ساڵێت لەمان قساکاتەوە نە گۆڕانکاری ڕۆیە کەواتە ئەم ململانەیە گەبر ئەم گۆڕانکاری لەگەڵ خۆمان ڕووبە ئەگەل مەسافی تەمەنەکە چۆن ڕوونادا بۆیە قسەی منەوەی کە ئەبێ پیر و لاو وەکو من ئەیکەمە پیر و لاو هەردوو بەجوتە بۆ وەتەن هەوڵ نەدەن دوورە دەرچوونی لە دیلی من بەبارە نافڕێ ئەبێ هەردوو لابێکەوە کار بکەن ئەمە دەستی چی وەستاوە یەکەم دڵفراوانی بەڕاستی جیلەکەمانەیە کە باڵین جیلی قەدیمترە جیلی قەدیمتر من بەنسبەت ئەوانی ترەوەیان ئەوانی تر بەنسبەت منەوە ئەبێت تەحمولی ئەو گۆڕانکاریانە بکەن ئەگەر جلێکی ئاڵ و واڵای لێبەرکرد پێمان وانێ بە دنیا کۆتایی هاتووە
لەسەر کۆمەڵێ بەها و کۆمەڵی قیم کۆمەڵی کولتور کە ئەمانە بۆ نمونە ڕازگۆی لە بەرەبەیانی مرۆڤایەتەوە تا ئەمڕۆ شتێکی پیرۆزە ناکرد مساوامی لەسەرکەین من بڕوام وایە مەسەری ڕازگۆی مەسەلی کۆمەڵ لەم بابەتانە ئەمە شتێکە نابێت لە بەرخاتینەوەی کۆنەوەی نێوازی لێ بێنین بەڵام لە زۆرشی ترات و ئازادی جلەکەت باوا بێ نەخڕشت ئاوالەکەی نەخڕشت بەم لاوەلێکی ئەمانە واز لێ بێنین ئینسان تەیرێک باڵندەیەک ئەمە لە پەروەردی مناڵی شاگرنگە جاری وایە ئینسان باڵندەیەشی مناڵێک زۆری خۆشەوە بۆی کەنەی فڕێ ئەمنەی گوشە ئێخنکێنێ یان ئەمنەش لەیگرێ ئەفڕێ لە ڕاستیا بڕام وایە ئێمە بێت جیلەکانی تر ئاوایەکتر پەروەردەکەین ئاگامە لێ بە زۆرێکتر بگوشین ئێمە ئەفەوتین زۆری ژەکتر دەست بکەینەوە ڕەهابین و ئەفەوتین بەڵێ دەستان خۆش بێ و جارێکی تر بەخێر بێن دیارە ما هاتینە کۆتایی بەرنامەکە و بەڵام یەک شتی ترمان ئەمێنەیش ئەوەیە بۆ چوونی هەرێکێکتان بەجیا وەرەگرین لەسەر ئەم بەرنامەیە بەڵام لێرەنە. گفتوگۆیەکی باشمان کرد دەربارەی ململانەی نێوانەوەکانەوەی کۆن و نەوەی تازە ئەوەی کە بن پێم وایە کە ململانێکە جیاوازیە کەم جیاوازە پێویستە هەردوو لە بە پۆزتیڤی سوودی لێ بین لێ سوود لە توانە و تاقەی گەنجان لەگەڵ ئەزمموی بابلین بە تەمەنەکان ئەمە یەک بگرێتەوە و هەروەها فاکتەرانەی کە ئەبنە هۆکاری فراوانکردنی ئەم گاپە ئەم بۆشایی نێوان ئەم دوو جیلە بە شێوەیەکی زۆر باشتر کار بکەن بە تایبەت دامەدەستگا پەروەردەیەکان و خێزان و میدیاکان بۆی ئەم جیاوازیە کەم کرێتەوە و لە پێناویەوەی هەردوو لا پێکەوە بتوانن هەوڵێ بن و کۆمەلگا بەرەو پێشەوە بن و ململانەکە بۆ ئاستێکی ئیجابی بگۆڕێت. لە کۆتایی من زۆر سپاسانەکەم بۆ هەڵبژارنی ئەم تەوەرەتەوەرێکی زۆر گرنگە لە ئێستای کوردستانە و لە کۆتایی من ئەڵێم ئەو گەنجانی کە لە ئێستاە هەن پێویستە ڕێز لە قیم و بەهاکانی پێشتر یاخو باوە باویرانی پێشتری خۆیان بگن و بە کۆنسەری نەکەن لەبەر ئەوەی لە کۆتایی ئەوە دەستکەوتێکی نەتەوایەتی ئێمە و بە هەمان شێوەش باوکو دایکی ئێمە یاخو ئەو کەسانی کە ئەتوانە بڵم جیلی پێش ئێمن بتوانن زیاتر لە گەنجان تێبگەن و هەروەها هەوڵ بن بەو شێوازی کە گەنجان ڕفتاری لەگەڵ ئەکەم بتوان بە تێگەشتنی ئەوان زیاتر تێبگەن. گرنگە نەوەی نوێ لەگەڵ نەوەی کۆنا بە شێوەیەک لە یەک تێگەشتن دروست بێ لە ناویان کە با بڵین نەکەوێتە ئەوەی کە بچێتە بارودۆخی ململانیەوە بۆ ئەوەی کە ئەم بارودۆخە یەکسان بکەینەوانەیە گرنگە جیلە نوێەکانمان بزانن بە چ شێوازێک مامەڵە لەگەڵ ئەو نەوە نوێ ئەکەن بمانەوێ نەمانەوێت نەوەی نوێ لەگەڵ نەوەی کۆنا زۆر جیاوازی هەیە بە تایبەت لە ئێستادا کە نەوەی نوێ مامەڵە لەگەڵ سوشال میدیا و تەکنەلۆژیا ئەکا ئەبێ بزانین بە چ شێوازێک ئێمە مامەڵەیان لەگەڵەکەین بۆ ئەوەی کە جارێکی ترنەوەیەکی نوێ نەوەیەکی تەندروست بێنینە ناو کۆمەلگاوە. لەو بڕوایم لە گفتوگۆ گۆشمانە گەشتەوە نەتیجەی کە ململانینەوەکان بابەتێکە لە دایکبوونی مرۆڤەوە لە هاتنە سەر زەوی مرۆڤەوە هەتاکو کۆتایبوونی زەوی هەتا ڕۆژەی مرۆڤ بووە لە ئەبەدەوە تا ئەزەل لە ئەزەلەوە تا ئەبەد ئەم بابەتە ئەمێنێ ئەوەی کاکرێ ئەم بابەتە چارەسەرکە یان لانی کەم دەرەنجامە خراپەکانی کەم کاتەوە دەرەنجامی جابەکانی زاکاوەیەکە ئەبێ ڕۆحی لێبوردن و لێکبوردن و تۆلێرانس ئەبێ ڕۆحی گفتوگۆ لە نێوان نەوەکانە لە نێوان جیلەکانە لە نێوان خێزانەکانە لە نێوان تەمەنەکانە دروست ببێ بڕای تاوان بۆ یەک ئەو کاتی کە مرۆڤەکان لە بری بەرد وشاگرنە یەکتری ئەو کاتە ژیان و شارەسەران دروست بێ ئەو کاتی لە بری تۆڕەبوون و لە بری داخستنی دەرگای گفتوگۆ بەسەر ئەویترانان گفتوگۆکەن ئەو کاتێک کە بەهاری ڕاستەقینی مرۆڤاتی و بەهاری ڕاستەقینی ژیان سەر هەڵەیە و ئەو کاتێک کە داهێنانەکان لەسەر دەستی نەوەی تازە بە ئەزمموی نەوە کۆنەکە دروستە بێت.